کورتە فیلمی سکاڵا لە نووسین و بەرهەمهێنان و دەرهێنانی هونەرمەند کەیبەهارە کە دانیشتووی وڵاتی بەریتانیایە و خاوەنی چەندین فیلم و خەڵاتی فێستیڤالە جیاجیاکانی ناو دەرەوەی کوردستانە. سکاڵا لە هەرێمی کوردستان لە ساڵی 2022 وێنەگیرا و بەشداری 15 فێستیڤالی نێودەوڵەتی کردووە کە چەندین وڵاتانی جیهان بۆتە خاوەنی خەڵاتی جۆراوجۆر. هونەرمەند کەیبەهار ڕاستەخۆ لەگەڵمانە و باز لە فیلمی سکاڵا و دوایین خەڵاتەکەین کە بەخشراوە بەم فیلمە. کەیبەهار سڵاو لێبێ. سڵاو لە ئێوە و سڵاو لە کوردستان. زۆر سپاس. کەیبەهار لەم کورتە فیلمەدا سکاڵا لە کێ دەکا؟ گیان پرسیارەکەت ئاراستەی نووسەر ئەکەی نەک دەرهێنەر، هەرچەندێ بەخۆم نووسەریشم بۆ فیلمی سکاڵا، بەڵام ئەو نووسەر گومانی تێدا نییە لە هەموو فیلمێکە پەیامی هەیە. ئەو پەیامەی بۆ ئەوەیە بتوانێت ئەگەر بۆ هەنگاوێکش بێ کۆمەلگا زیاتر بەرەو شارستانی بەرێت و بتوانێت بوارێک بخاتە ڕوو کە شادراوەیە یاخوو ئەوەندە لێ نەکۆڵاوینەتەوە. هەرچەند ئێمە لە کوردستان لە ماوەکانی ساڵانی 20 ساڵ بەرەو ئێستا پێش لە ئێستا تاکۆ ئیمڕۆ هەنگاومان ناوە زیاتر بۆ لێکۆڵینەوە لە مافی ئافرەت، بەڵام نەمانتوانیوە تاکو ئیمڕۆ فیلمێک دروست بکەین لەسەر ئەو بوارە کە بڵین ستانداردێکی جیهانی بەخۆیەوە ببینێت و لە ئاستێکا بێ خەڵکانی جیهانش تەمەشای بکەن و بایەخی پێ بدەن و هەروەها لە ناو کوردستانش ڕنگدانەوەی هەبێت. سکاڵاکە لە کۆمەلگایە کەوا بۆتە هۆی ئەوەی تاکو ئیمڕۆ دانی نەناوە بە مافی ئافرەت بە یەکسانی لەگەڵ پیاو. کورتە فیلمی سکاڵا لە ماوەی دروستکردنی تا ئەمڕۆ بۆتە خاوەنی چەندین خەڵات لە فێستیڤالەکانی جیهاندا. هۆکاری سەرکەوتنەکەی ئەگەر ڕینیتەوە بۆچی؟ زۆر گرینگە کە فیلم دەکەین کوردیانە کار نەکەین. مەبەستم چییە لێرە کوردیانە کار نەکەین؟ واتە زمانێکی ناوچەییمان نەبێت. زۆربەی زۆری فیلمە کوردیەکانمان بەداخەوە زمانێکی ناوچەییە و زیاتر بایەخ دراوە بەوەی کە بڵین لە ناو کوردستانە ئەگەرش بگاتە یەک دوو فێستیڤالێک. کاتێک کە تۆ سکرپتەکەت دادەڕژیتن ئەگەر بێت و بە زمانێکی جیهانی ستانداردێکی جیهانی ئەو سکرپتەدا بڕژی، واتە بینەرە چی لە بەرازیل بێ یان لە هیندستان یان لە سوید یان لە بەریتانیا بە هەمان هەستەوە بتوانێت تێکەڵ بێ لەگەڵ کارەکتەرەکانت، ئەو کات تو دەزانی زمانێکی جیهانیت بەکارهێناوە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کەوا بۆتە هۆی ئەوەی کەوا سکاڵا سەرکەوتن بەدەست بێن. کەیبەهار هۆکاری باڵپشتیکردنی وەزارەتی ڕۆشنبیری بۆ ئەم کورتە فیلمە چییە؟ ئایا سەرکەوتن و باشی فیلمەکەیە یان هۆکاری وەرگرتنی ئەو هەموو خەڵاتەیە کە بەدەستی هێناوە؟ من زۆر سوپاسی وەزیری ڕۆشنبیری کاک حەمە سەعید دەکەم کە خۆی تەلەفۆنی بۆم کرد بەهۆی ئەوەی ئێمە لە نیویۆرک خەڵاتی باشترین چیرۆکمان بەدەست هێنا لە فێستیڤالی ئینفێست. ئەمە خاڵێکی زۆر گرینگە چونکە زۆربەی بواری لاوازی فیلمە کوردیەکان دەگەڕێتەوە سەر چیرۆک. ئێمە توانیمان کێبڕکێ بکەین لە نیویۆرک لەو فێستیڤالەیە لەگەڵ نووسەرانی ئەمریکی، لەگەڵ نووسەرانی بەریتانی و ئەوروپی و خەڵاتەکەش وەرگرین. ئەو پشتگیریە بۆ ئێمە زۆر گرینگ بوو. وەکوتر پشتگیری بۆ فیلمی سکاڵا جارێکی تر دووبارە بۆەوە کە خەڵاتمان بەدەست هێنا لە فێستیڤال لە هیندستان خەڵاتی باشترین فیلممان بەدەست هێنا. ئەمانە زۆر گرینگن چونکە وەزارەتی ڕۆشنبیری پاڵپشتە لە بواری فیلمکاری و پێویستە بە کردداری بیسەمێنێ. بۆی ئەو تەلەفۆنەی وەزیر بۆ ئێمە زۆر گرینگ بوو
و هەروەها خاڵێکی ترش هەیە وا دەکات کەوا لە وەزیری ڕۆشنبیری تەلەفۆن هەڵگرێ و بۆ من تەلەفۆن بکاتن کارەکانی پێشترم و بردنەوەی ئەو هەموو خەڵاتانەی کە تا ئێستا لە چەندان فێستیڤال وەرمانگرتووە نەک بە تەنها بۆ سکاڵا بۆ چەندان فلیمی تر. بەڵێ هونەرمەند کەیبەهار دەرهێنەر و نووسەری کورتە فیلمی سکاڵا سوپاس کە ئامادە بووی لەگەڵمانە.